ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگێ کوردان لە دڵی واشنگتۆنەوە. سڵاو ئەو کاتتان باش. من بەفراوی نووری لەگەڵ هاوکارم سیروان قەچۆ خۆشحاڵین ئەم دووشەمە 22 پوشپەڕ کە هاوتایە لەگەڵ سیانزەی مانگی حەوت لەگەڵمانن لە کاتژمێری داهاتوودا پێداچوونەوە بە دوایین پێشاتەکانی ئەمریکا و کوردستان و ناوچەکە دەکەین لە گرنگترین هەواڵی سیاسی و نێودەوڵەتیەوە تا دەگاتە راپۆرت و شیکاری پێشکەشتان دەکرێت. ئەم بەخێر هاتنە بێ بەرنمەیە زندی ji dengê Amerîka li Washington em hêvî dikin ku heta dawiye hûn bi mara bimîn. سەرۆک ترامپ دەڵێ گەماڕۆی دەریایی ئێران دووبارە دەست پێ دەکاتەوە. لە سەرانسەرێ کوردستانی کورد بۆ کۆچکردنا سیناتۆری ئەمریکی لینزی گرام خەمگینیە خۆ نیشان دەدەن. 37 ساڵ بەسەر ترۆرکردنی دکتۆر عەبدوڕەحمان قاسملوودا تێدەپەڕێت. لە ئەڵمانیایە دادگەهێک دوو ئەندامên داعش ji ber tawanên dijî êzîdiyan ceza dike. وەک هەمیشە لە دوایین پێشاتەکانی کۆشکی سپیەوە دەست پێ دەکەین کە تێیدا لێدوانەکانی ئەم دوایەی دانۆڵد ترامپ سەبارەت بە تەنگەی هۆرمۆز و ڕۆڵی ئەمریکا لە پاراستنی ئەم ڕێڕەوە ئاوی استراتیژیە بووەتە یەکێک لە گرنگترین هەواڵەکانی ڕۆژ. ترامپ دەڵێ ئەمریکا کۆنتڕۆڵی تەنگەی هۆرمۆز دەکات و ئێستا وڵاتانی دەوڵەمەند دەبێت پارە بدەن بۆ پاراستنی ئەم ڕێگا گرنگەی بازرگانی. هاوکات ئاڵۆزیەکانی نێوان تاران و واشنگتۆن بەردەوامە لە هەڵکشان و هەردوو لا لێدوانی جێوا سەبارەت بە دۆخی تەنگەی هۆرمۆز دەخەنە ڕوو. بۆ زانیاری زیاتر سەبارەت بەم پێشاتانە دەچینە لای پەیامنێری کۆشکی سپی هیوا سەلام کە نوێترین هەواڵەکانی پێیە بۆمان. هیوا ئەو کاتت باش. ئەمڕۆ لە کۆشکی سپی چیت پێیە بۆمان هیوا؟ هیوا سیروان دیارە هیوا پەیوەندیەکەی کێشەی هەیە دەڕوێنە سەر هەواڵێکی تر سەبارەت بە هەر با بڵێن دانۆڵد ترامپ سەرۆکی وەلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێم وابێ سۆرانمان لەگەڵ دەبێ بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە. بلێ بەفراوەم دەچن جەم هەفکارێ مە سۆران خاتریش بۆ گۆ بێتر بەحساوان پێشاتێن داوی بکەن. سۆران بخێر هاتی سیروان بەێ سۆران ببوورە ینی ئارتێشە ئەمریکا ڕاگەهاند کۆ پێلەکردن یان ریشان لە دژی ئیرانی بداوی بووە پشتیوان عێریشێن پشتیوانژی ئەیرانێ بدرۆن و موشەکان کوێت بەحرێن و ئوردن کردن ئارمان چ ئاگاهێن داوی دەربارەی ڤان عێریشان جەمتە هەنە سۆران؟ بەڵێ سیروان هەروە کە خۆتان ئاماژەتان پێکرد دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکاش لەسەر تەنگەی هۆرموز قسەی کردووە وتووە ئەوە حکوومەتی ئەمریکا لە تەنگەی هۆرمزەوە بۆیە پاڵپشتی هاتوچووی کەشتیەکان بکات و هەروەها ئەو گەماڕۆیە کە لەسەر حکوومەتی ئێراندای نابوو دیسان دەیسەپێنێتەوە. بەڵام پێش ئەم قسانەی سەرۆکی ئەمریکا فەرماندەی ناوەندی سوپای ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوڕاست کە دەکاتە سێندکام بربەیانی ئەمڕۆ دووشەمە بە کاتی ڕۆژهەڵاتی ناوڕاست ڕاگەیاندراوێکی بەڵاو کردەوە وتی کە خولێکی دیکەی لە هێرشەکانی بۆ سەر حکوومەتی ئێران لە باشووری ئێران کۆتایی پێهێناوە. لە سندکام دەڵێت کە سوپای ئەمریکا دەیان
پێگەی حکوومەتی ئێرانی کردوتە ئامانج بۆ ئەوەیە کە تواناکانی حکوومەتی ئێران بۆ هێرشکردنە سەر کەشتیەکان لە تەنگەی هۆرمۆز لاواز بکات. بەگوتە سندکام لەم هێرشانەدا سوپای ئەمریکا فڕۆکەی شەڕکەر کەشتی شەڕکەر و هەروەها درۆنی خۆکوژی بەکارهێناوە بۆ هێرشەکانی لەسەر پێگەکانی حکوومەتی ئێران. سوپای ئەمریکا دەڵێت لە ئەم هێرشانەدا بۆ یەکەم جار کەشتی بێ سەرنشین یا کەشتی خۆکوژیشی بەکارهێناوە لەم هێرشانەدا و هێرشی کردووەتە سەر دامەزراوەیەکی چاکردنەوەی ژێردەریایی یا کەشتی لە بەندەر عەباس کە دەکاتە باشووری ئێران و لەسەر کەنداوە. سیستەمەکانی بەرگری ئاسمانی ڕادارەکانی کنار ئاوی و هەروەها تواناکانی موشکی و درۆنی حکوومەتی ئێران لەگەڵ بەلەمە بوچکە سەربازیەکان ئامانجی سەرەکی ئەم خولەی هێرشەکانی ئەمریکا بوون بۆ سەر حکوومەتی ئێران. سوپای ئەمریکا دەڵێت کە تەنگەی هۆرمۆز ڕێڕەوێکی نێودەوڵەتیە و حکوومەتی ئێران هیچ کۆنتترۆڵێکی لەسەری نییە. ئەوە بە پێچەوانەوە هێزەکانی ئەمریکا لەوێن ئامادەن بۆ ئەوەی کە پاڵپشتی ئەو کەشیانەکەن بەرامبەر هێرشەکان و هەڕشەکانی حکوومەتی ئێران. ئەمە چوارمین خولی هێرشی ئەمریکا بوو بۆ سەر حکوومەتی ئێران لە چەند ڕۆژی ڕابردوودا. ئەم هێرشانە دوای ئەوە هات کە حکوومەتی ئێران لە تەنگەی هۆرمۆز یاگەروی هۆرمۆز هێرشی کردە سەر کەشتیە بازرگانیەکان یان نەوت هەڵگرەکان. هەر لەسەر ئەم بابەتە ماتیۆڤی تاکەر کە دەبێتە باڵیۆزی ئەمریکا لە ناتۆ دەڵێت لە ئەم چەند خولەی ڕابردووی هێرشەکانی ئەمریکا لانیکەم 230 پێگەی حکوومەتی ئێران کراونەتە ئامانج. بەڵام دوای هێرشەکانی بربەیانی دووشەمەی ئەمریکا ئەم جارە حکوومەتی ئێران هێرشی کردە سەر وڵاتانی کەندا و هێرشی کردە سەر عومان، بەحرین، کوێیت و هەروەها هێرشی کردە سەر ئۆردونیش. حکوومەتی ئێران بانگەشەوەی کردووە کە لە ئەم وڵاتانە پێگەکان و پایگاکانی ئەمریکای کردوتە ئامانج. بەڵام بەحرین دەڵێ وەکو نمونە ئەوە حکوومەتی ئێران هێرشی کردوتە سەر ئەو کەسانێک کە سڤیل بوون و چالاکی سەربازیان نەبووە یا هێرشی کردوتە سەر ئەو بنکانەیە کە هیچ پەیوەندیان بە چالاکی سەربازیە و نەبووە. سوپای ئۆردنیش وتوویە کە ڕێگری کردووە لە چوار موشکی حکوومەتی ئێران و ئەم هێرشی حکوومەتی ئێرانی شکست پێهێناوە و هەروەها کوێیت و بەحرینیش دەڵێن کە بەرپەرچی هێرشەکانیان ئێرانیان داوەتەوە ئەو موشک و درۆنانەیە کە حکوومەتی ئێران هەناردوویە خسوویانیەتە خوارەوە. بەێ سۆران خاتری پامنێرێ مەل وەزارەتە دەرڤە یا ئەمریکا گەلێک سپاس بۆ وان و چاواگە هەیەم. دانڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیاندووە پیشنیاری بە پارێزگاری ویلایەتی کارۆلینای باشوور کردووە دارلین گراهام خۆشکی سەناتۆری کۆچکردو لەنزی گراهام بە شێوەیەکی کاتی بخاتە شوێنەکەی لە ئەنجومەنی سینات. سەرۆک ترامپ هەروەها ئاماژەی بەوەش کردووە هەڵبژاردننی خۆشکەکەی گراهام وەک ڕێزلێنانێکی گونجاوە بۆ یادی لەنزی گراهام چونکە زۆر خۆشکەکەی خۆشویستووە. ترامپ هەروەها داوای لە ئەنجومەنی سیناتی ئەمریکا کردووە پرۆژە یاسای شەفافیەت وەک ڕێزلێنانێک لە لەنزی گراهام پەسەند بکات کە تێیدا باس لەوە دەکا ئەمریکا نابێت ڕێگە بە وڵاتانی وەک چین بدا لە پێشبڕکێ گرنگە جیهانیەکاندا پێش بکەون بە تایبەت لە بواری تەکنۆلۆژیا و زیرەکی دەستکردە. زۆرێک لە کوردان لەنزی گراهام زیاتر بەهۆی لێدوانە تونند و دەرکەوتنە بەردەوامەکانی لە میدیاکاندا دەناسن، بەڵام کاریگەری سەرەکی ئەو لە ناو کۆنگرسی ئەمریکا بوو. ئەو وەک یەکێک لە سێناتۆرە هەرە کاریگەرەکان پشگیریەکانی بۆ کورد لە ئاسی وتار و قسەدا نەبوو، بەڵکو هەوڵی دەدا ئەو پشگیریە بکاتە پرۆژە یاسا و هەنگاوی یاسایی لە پشتیوانیەکانی بۆ پڕچەکردنی پێشمەرگە تا پێشکەشکردنی پرۆژە یاسای پاراستنی کورد پێشکەش کردووە. بۆ زانیاری زیاتر سەبارەت بۆ هەنگاوانەی لەنزی گراهام لە ئەنجومەنی سینات کە بۆ پشگیری لە کورد هەیبووە دەچینە لای هاوکارمان مەریوان حەمە پایامێری دەنگی ئەمریکا لە کۆنگرس. مەریوان، گرنگترین ئەو پرۆژە یاسا و هەنگاوانە چی بوون کە لەنزی گراهام لە ئەنجومەنی سینات بۆ پشگیری لە کورد پێشی خستوون؟
بەڵێ لینزی گرام پێگەی خۆی لە کۆنگرێزا بەکاردێنا بۆ پێشنیازکردنی پرۆژە یاسا و بەردەوامبوونی پشتیوانی سەربازی بۆ هێزەکانی پێشمەرگە و هەوڵی دەدا بۆ سەپاندنی سزا بەسەرە و لایەنانەی هەڕەشیان لە کورد دەکرد. من راپۆرتێکم ئامادە کردو بۆ تیشخستنە سەر چەند نمونەیەک لە گرنگترین کارەکانی سەبارەت بە کورد و پشتیوانیکردن لە کورد لە کۆنگرێز با پێکەوە و راپۆرتە ببینین. لە سەرانسەری کوردستان سیناتۆر لینزی گرام وەک یەکێک لە بەهێزترین لە داکۆکیکاران لە کوردیاری دەکرێتەوە. لە ماوەی زیاتر لە 2 دەیەی کارکردنی لە ئەنجومەنی پیرانی ئەمریکا، گرام دەنگێکی ناسراو بوو بۆ بەرگریکردن لە کورد. ئەگەرچی لە ژیانی سیاسی خۆیدا لەسەر زۆر بابەت هەڵوێستی گۆڕی، بەڵام هەڵوێستی سەبارەت بە کورد نەگۆڕی. پێگە و کاریگەری سیناتۆر گراهام تەنها بە وتار و دەرکەوتنەکانی لە میدیاکانەوە نەبوو، بەڵکو ئامادەی ئەو بوو بۆ بەکارهێنانی کۆنگرێس و هێزی یاسادانان لە پێناو داکۆکیکردن لە کورد. لە واشنگتن وتە و بەیان نامە سەرنجی میدیا ڕادەکێشن، بەڵام یاسا دەتوانێت سیاست و کاری حکوومەت بگۆڕێت. یاسا دەتوانێت سزا بسەپێنێت، بودجێ حکوومەت سنووردار بکات و بەرپرسانی حکومی ناچار بکات وەڵامی پرسیاری قورسی ئەندامانی کۆنگرێز بدەنەوە. بۆیە تەنانەت هەڕەشەی پێشنیازکردنی یاسا کاریگەری خۆی هەیە. سیناتۆر لینزی گرام هەوڵی دەدا پشتگیری لە کورد دەوتارەوە بگوازێتەوە بۆ زمانی یاسادانان و بەکارهێنانی هێزی کۆنگرێز بۆ داکۆکیکردن لە کورد. یەکێک لە گرنگترین کارەکانی گراهام لە سەردەمی شەڕی دژی داعشدا هات. ئەو یەکێک بوو لە دانەرانی یاسایەک لە ساڵی 2015 کە ڕێگەی بە حکوومەتی ئەمریکادا ڕاستەوخۆ چەک و یارمەتی سەربازی و ڕاهێنان بۆ هێزەکانی پێشمەرگە لە عێراق و سووریا دابین بکات. گرام دەیوت کە هێزەکانی پێشمەرگە باشترین هاوپەیمانی سەربازی ئەمریکان و شایستەی پشتگیری و هاوکاری ڕاستەوخۆن. جارێکی تر و لە ساڵی 2019دا سیناتۆر گراهام پێگەی خۆی و کۆنگرێسی بەکارهێنا بۆ گۆڕینی سیاسەتی حکوومەت. دوای ئەوەی حکوومەتی ئەمریکا بڕیاری کشانەوەی هێزەکانی ئەمریکای لە بەشێک لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا و تورکیاش دەستی کرد بە هێرشکردنە سەر شەڕوانان، گراهام لەگەڵ سیناتۆری دموکرات کریس ڤان هۆڵن پرۆژە یاسایەکی بۆ سزادانی تورکیا پێشکەش کرد. ئەو پرۆژە یاسایە تێنەپەڕێنرا، بەڵام نیشانیدا کە سیناتۆرەکان دەتوانن بە پێشنیازکردنی پرۆژە یاسا نەک هەر حکوومەتەکەی خۆیان بەڵکو حکوومەتەکانی دەرەوەش ناچار بکەن ئاراستەی کارەکانیان بگۆڕن. لە سەرەتای ئەم ساڵدا پاژەوی هێزەکانی حکوومەتی نوێی سووریا چەندین جار هێرشیان کردە سەر هێزەکانی سووریا دیموکرات، سیناتۆر گرام پرۆژە یاسای کورد بپارێزەی پێشکەش کرد. ئەو پرۆژە یاسایە داوای سزادانی ئەو کەسولایەنانە دەکات کە بەشدار دەبن لە هێرشکردنە سەر هەسەدا. سیناتۆر گرام باوەڕی وابوو کە ئەمریکا دەبێت پشتگیری کورد بکات چونکە شانبەشانی ئەمریکا لە شەڕدا جەنگاون. بۆ زۆرێک لە کورد لینزی گرام بە لێدوان و هەڵوێستەکانی ناسراوە، بەڵام ناوی ئەو لە مێژووی پەیوەندیەکانی کورد و واشنگتندا تەنها بە لێدوانەکانی نامێنێتەوە، بەڵکو بە پێشنیازکردنی یاسا، پشتیوانیکردنی پێشمەرگە و بەکارهێنانی هێزی کۆنگرێز بۆ داکۆکیکردن لە کورد دەمێنێتەوە. ئایا لە ئەنجومەنی پیرانی ئەمریکادا سیناتۆرێکی دیکە دەبێت کە وەک ئەو پێگە و کاریگەری خۆی بخاتە خزمەتی داکۆکیکردن لە کورد و پاراستنی هاوپەیمانەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ مەریوان وەک لە راپۆرتەکەدا ئاماژەت پێکرد، ئاماژەت بە زۆر کار و پرۆژە یاسای لینزی گراهامی کۆچکردو کرد کە بۆ کورد پێشکەشی کردوون. وەک دەزانی زۆرێک لە سیناتۆرەکان بەیاننامە و با بڵێن هاوخەمی و ئەو شتانە دەرەبڕن سەبارەت بە پرسی نەتەوەکانی دیکە لەوانە کوردیش. چی وای کرد کە لینزی گراهام جێواز بێ لەوانی دی بە تایبەت بۆ کورد؟ بەڵێ وەک باسی کرد لینزی گراهام لەوانە بوو کە پێی خۆش بوو لە میدیاوە قسە بکاوە، هەمیشە بە شێوەیەکی زۆر سەرسەختانە و تند بەرگری لەو باوەڕەیە کرد، لەو هەڵوێستانەیە کرد کە باوەڕی پێی بوون یەکێ لەوانە مەسلەی کورد بوو. لەبەرەوە جگە لەوەش ئەو نزیکەی 20 ساڵ زیاتر لە 20 ساڵ لە ئەنجومەنی سیناتی ئەمریکا کاری کرد و پێشتریش 10 ساڵ لە ئەنجومەنی نوێنەران کاری دەکرد. لەبەرەوە زۆر
شارەزای سیستەمی حکم لە ئەمریکا بوو و دەور و ڕۆڵی کۆنگرێس بە هەردوو بەشەکەیەوە بە سینات و ئەنجومەنی نوێنەران لە ئاراستەکردن یان لە کاریگەر خستنە سەر کارەکانی حکوومەتی ئەمریکا لە بۆیە بە هیچ شێوەیەک سڵی لەوە نەکردەوە کە ئەو وەسیلانەی کە لە بەردەستیا هەبوو بەکاریان بێنێ بۆ پێشخستنی ئەو مەسەلانەی کە ئەم باوەڕی پێ هەبوو. بەڵێ سپاس مەریوان بۆ زانیاریەکانت. مەریوان حەمەمان لەگەڵ بوو پەیامنێری کۆنگرس. سپاس بۆ ئامادەبوونت. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێ جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و هورگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. جارە پەیامنێری کۆشکی سپیمان پەیوەندیەکەی گەڕاوەتەوە و دەمانەوێت لی بپرسین لەسەر دوایین لێدوانەکانی سەرۆکی ئەمریکا دانۆڵد ترامپ سەبارەت بە تەنگەی هۆرمۆز و پاراستنی ئەو ڕێگا استراتیژیە بازرگانیە. هیوا دەمەوێت بزانم چیت پێیە بۆمان لە کۆشکی سپیەوە و دوایین پێشاتەکانی کۆشکی سپیمان بۆ باس بکە. بەفرا و دەنگ و باسەکانی ئەمڕۆی کۆشکی سپی ڕاستەوخۆ پەیوەندیان بە هاوڵاتیانی کوردستانەوە بە تایبەت هەردوو پارچەی ڕۆژهەڵات و باشووری کوردستانەوە هەیە. لە گرنگترین ئەو بابەتانە ئەوە بوو کە دۆناڵد ترامپ کەمێک بەر لە ئێستا ڕایگەیاند کە گەمارۆی دەریایی دەخەنەوە سەر ئێران و ناهێڵن هیچ کەشتێکی ئێرانی نە تێپەڕێت نە داخلی ناو ئێران بێت و هیچ کڕیارێکی ئێرانی بەو ناوچەیەدا بڕوات. هەروەها ڕایگەیان کە ئەگەری مردنی کوڕەکەی خامنەیی زۆر بەرزە. مجتەبا خامنەیی کوڕی ڕێبەری پێشووی ئێران خامنەیی کە لەلایەن ئەمریکاوە لە چەند مانگی ڕابردوو کوژرا وەکو ڕێبەری نوێی ئێران دەستنیشان کرا، بەڵام دیارە دۆناڵد ترامپ ڕایگەیان گەیشتۆتە لە 90. ئەمەش دوایەوە هات کە زانیاری هەواڵگریەکان و هەروەها دەرنەکەوتنی ئەو کەسە لە میدیا ئەو ئەگەرانیان بەرز کردوێتەوە. هەروەها تایبەت بە کە لەمە دووە ئەمریکا بە تەواوی ئاسایشی گەروی هورمز لە ئەستۆ دەگرێت. هەروە ڕایگەیان لە 50 ساڵی ڕابردوودا ئەمریکا ئاسایشی ئەو گەروەی لە ئەستۆدا بووە، بەڵام بە خۆڕایی ئەو ئاسایشەی دابین کردووە. ئیتر لەمە دووە هیچی دیکە بە خۆڕایی ئاسایشی گەروی هورمز دابین ناکات، چونکە ئەو وڵاتانەی کە سودمەندن لی پارەیەکی زۆر قازانج دەکەن. بۆیە ئەمریکاش لە بەرامبەر پاراستنی گەروەکە لە ڕووی ئاسایشیەوە ڕێژەی لە 120 باری ئەو کەشتیانەی کە لەوێەوە هاتوچۆ دەکەن وەردەگرێت وەکو خەرجی سوپای ئەمریکا لەم ناوچەیە. هەر سەبارەت بە ئێران دۆناڵد ترامپ ڕایگەیاند کە هۆکاری هەموو ئەو بڕیارانە ئەوەیە کە ئێرانیەکان پابەندی بەڵێنەکانی خۆیان نین. ئەوان لە کۆبوونەوەکان شتێک دەڵێن لەسەر شتێک دەردەکەون، هەردوای کۆبوونەوەکان درۆنی بە درۆن پەلاماری ئەو کەشتیانە دەدەن کە لە ئاوە نێودەوڵەتیەکان هاتوچۆ دەکەن. بۆیە هێزەکانی ئەمریکا هەموو جار زۆر بەتونتر لە جاری پێشتر هێرش دەکەنە سەر هێزە ئێرانیەکان. لە بابەتی تایبەت بە کۆچی دوایی سیناتۆری خەمخۆری کورد، سیناتۆری هاوکار و دۆستی کورد لینزی گراهام، دۆناڵد ترامپ سەرخۆشی خۆی ڕاگەاند و بە دۆستێکی نزیکی خۆی لە خەڵەمدا و هیوای باشی بۆ خێزانەکەی خواست. هەروەها داوای کرد یەکێک لە خوشکەکانی لینزی گراهام وەکو جێگرەوەی لە کۆنگرێس دەستنیشان بکرێت. باشە هیواد مژارێ نافخۆیی دە ئیرۆ چ کار لەبەر کۆشکا سپی و سەرۆک ترامپ هەنە؟
لە بابەتی تایبەت بە ناوخۆی ئەمریکا هەر ئێستا کە من و تۆ قسە دەکەین سیروان دۆناڵد ترامپ بەشدار دەبێت لە بۆنەیەکی تایبەت بە یادی 250 ساڵەی دامەزراندنی ئەمریکا. و دوای ئەو بۆنەیە لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا هەروەها لەگەڵ ڕێبەری کۆماریەکان لە ئەنجومەنی نوێنەران کۆ دەبێتەوە. بابەتێکی دیکەی زۆر گرنگ پەیوەندیدار بە باشووری کوردستان و عێراقەوە ئەوەیە کە ئەمڕۆ شاندی عێراقی سەرۆکوەزیرانی عێراقی و لەگەڵ شاندی هاوکاری کە ژمارەیەکی زۆر کوردیشی تێدایە گەیشتنە واشنتنی پایتەخت و هەر ئێستا لە هوتێل ویلاردن نیشتەجێ بوونە لە واشنتنی پایتەخت. ئەم شاندا ئەمە جگە لەوەی کە ژمارەیەکی بەرچاو لەو کوردانەی تێدایە کە دەسەڵاتیان لە حکوومەتی عێراقی هەیە هەروە پۆست و پێگیان هەیە لە هەمان کاتدا نوێنەراتی حکوومەتی هەرێم لە واشنتن لە پێشوازی شاندەکە لە ئوتێل ئامادە بوو کە وا چاوەڕوان دەکرێت سەرۆک وەزیرانی نوێی حکوومەتی عێراق هەروەها شاندی یاوەری سبەی لێرە بن لە کۆشکی سپی بۆ گفتوگۆکردن لە بارەی چەندین پرز لە نێوانیاندا گرنگیدان بە ئابووری و پیشەسازی عێراق هەروەها پاکردنەوەی عێراق لەو میلیشیانەی کە سەر بە ئێرانن لێرە لە کۆشکی سپی لەگەڵ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا گفتوگۆی لەبارەوە دەکەن. بله پەیامنێرێ مە لە کۆشکە سپی هیوا سەلام گەلێک سپاس بۆ وان پێزانینان. سیناتۆرێک کۆچکری لەنزی گراهام یەک ji dengên herî bihêz li Washingtonê bû lê dijî rejîma Îranî wî hergav banga siyaseteke tund li hember Tehranê dikir. Di heman demê de wî piştgiriya xwe ji bo gelê Îranî û daxwazên wan yên azadî û mafê demokratîk nîşan didan. Peyamnêra Mel Slêmaniyê Snorkerîm ev raport amade kiriye. بە هەڵوێستی بەهێزی بەرگری دژی تیرۆر ناسرابوو. یەکێک بوو لەو سیناتۆرانەی پشتگیری سیاسەتوندەکانی ئەمریکای دژی کۆماری ئیسلامی دەکرد. لیندزی گراهام سیناتۆری کارۆلینای کۆماری دەنگێکی ڕاشکاو بەرامبەر سیاسەتی سەرکوتکارانەی ئێران دژی گەلەکەی خۆی جگەلەوەی دۆست و پشتیوانێکی گەورەی دۆزی کورد نەک تەنها لە ئێران بەڵکو لە هەر چوار پارچەی کوردستان بوو. بەڕای چاودێرانی سیاسی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دەرەوەی سیستەمە دیکتاتۆرەکان پایەکی بەهێزی دیبلۆماسیان لە واشنتن لەدەستدا. دژی هەر هێزێک و هەر وڵاتێ بووە کە دژ بە بەرژەوەندەکانی ئەمریکا و هەڵپەیمانی استراتیژیەکەی کە ئیسرائیل بوو. لەم چارچێوە ئەگە تەماشای بکەن وەکو هێزێک کە ئەتوانێت پاڵپشتێکی ئەمریکا پێ ئەمە زۆر گرنگە. یعنی ئێمە دەبێت چارچێوە بیخێنەوە کە چۆن بتوانن کە کوردەکان وەکو پاڵپشتێکی سیاسەتە گشتەکانی ئەمریکا بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێواندا تەماشا بکرێت. جگەلەوەی نارێکی سەرەکی ڕێکەوتنی ئەتۆمی بوو لە ساڵی 2015 لە شەڕی 40 ڕۆژەی ئێراندا پشتگیری بژاردەی سەربازی دژی ئێران کرد و پشتیوانێکی ڕاشکاوی خەڵکی ناڕازی ئێران بوو دەیوت دەبێت گەورەی بگەڕێنرێتەوە بۆ ئێران و وڵات بە ئیرادەی گەل بەڕێوە بچێت. بێگومان لێنزی گراهام کە بە یەکێک لە سەرسەختترین نارەکانی کۆماری ئیسلامی ئێران دادەندرێت لە ئەمریکا و یەکێک بوو لەوانی کە لە ماوەی ڕابردوودا لە چەند ساڵی ڕابردوودا ئەو خۆ پیشاندانانی کە لە ئێران هەڵگیرستان لەلایەن خەڵکی ئێرانەوە ئەو پشتیوانی سەرسەختی ئەکرد و یەکێک بوو لەوانەی کە ینی بە ئاشکرا دژایەتی کۆماری ئیسلامی ئێرانی دەکرد و لەگەڵ ڕوخانی دابوو بۆیە ینی لەو چوارچێوەیەدا زۆر جار دژی ئەوە بووە کە ئەمریکا ڕێکەوتن لەگەڵ ئێران بکات لەبەرەوە پێی وابوو ئەو ڕژێمە هیچی تیان نەماوە تا ڕێکەوتنی لەگەڵدا بکرێت بۆیە دەبێت بڕوخێ ینی ئەگەر متابعی تویتەکانیشی بکەین لە تویتەکانیان زۆر جار تیرۆرەست ڕژێم بەکارێنێ یان ڕژێمی تیرۆرستی بەکارێنێ بۆ ئێران. گراهام پێی وابوو دەبێت سیستمی سیاسی مەسەبگەرایی لە ئێران کۆتایی بێت و ڕایگەیاندبوو هیچ ڕێکەوتنێک ناتوانێت سروشتی سەرکردایەتی ئێران بگۆڕێت لە کۆتاییدا دەبێت ئایەتوڵڵا لا ببین. سنوورکەریم دەنگی ئەمریکا سلێمانی. لێنزی گراهام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنها بە هەڵوێستەکانی سەبارەت بە ئێران ناسراو نەبوو.
ئەو وەک سەرەتاش باسمانکەری یەکێک بوو لە نزیکترین و کاریگەرترین لایەنگرانی کورد لە کنگرەی ئەمریکا، سیاسەتمەدارێکە لە ساڵانی شەڕی داعش و دواتریش چەندین جار پشتیوانی هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگەی کردووە. ئێستا کۆچی دوایی ئەم سیناتۆرە نیگەرانی لە هەرێمی کوردستان سەبارەت بە ئایندەی پەیوەندیەکانی نێوان هەولێر و واشنگتۆن و بەردەوامی پشتیوانیەکانی ئەمریکا بۆ کورد دروست کردووە. با پێکەوە راپۆرتێکی پایەمنێر دیارجەمال لەم بارەوە ببینین. لە کۆنگرێسی ئەمریکاوە تاوەکو سەنگەرەکانی شەڕی دژی داعش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لینزی گراهام نامۆ نەبوو بۆ کوردان. ئێستا لەگەڵ کۆچی دوایی ئەم سیناتۆرە دێرینەدا شەقامی کوردی تەنها دۆستێکی دیبلۆماسی لەدەست نەدا، بەڵکو فریادڕەسێکی کاتاستیارەکانی لەدەست و کە هەمیشە هاوکێشە ناومێدکەرەکانی بۆ بەرژەوەندی کوورد دەگۆڕی. چاودێرانی نێودەوڵەتی هەرێمی کوردستانیش پێیان وایە لە دەستدانی ئەو سیناتۆرە زیانێکی گەورەیە بۆ دۆزی کورد. گرنگ و ئەم سیاسە دوانە بەوە دەناسرا کە پشتیوانی دۆزی ڕەوای کوردستان و کوردی دەکرد لە هەر چوار پارچەی کوردستان و لە چەندی مووقیفی زیادزیادا پشتیوانی هەرێمی کوردستان و پشتیوانی دۆزی ڕەوای کوردی کردووە. ئەمە زۆر گرنگ بوو بۆ کورد، بێگومان لە دەستدانی وەکو لایانی شەخصی وەکو کەسێک ئەمە کاریگەری گەورەی هەیە و دەبێتە هۆی با بڵێین کەمکردنی کەسێک لەو کەسانەی کە لۆبیان کردووە بۆ دۆزی کوردی. لە گەرمەی شەڕی نێوان دیمەشق و هەسەدەدا ئەو کاتی ناومێدی باڵی بەسەر کۆمەڵگەی کوردیدا کێشا بوو. بەهۆی بێدەنگی کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە گراهام بە پێشکەشکردنی پرۆژەی یاسای پاراستنی کورد دۆخەکەی لە ناومێدیەوە گۆڕی بۆ ئومێد و هیوا. خاڵی وەچەرخان لە پەیوەندیەکانی گراهام لەگەڵ کورد شەڕی داعش بوو. ناوبرا و چەندین جاری هێزی پێشمەرگەی هەرێمی کوردستان و هێزەکانی سووریای دیموکرات هەسەدەی وەک کاریگەرترین هاوپەیمانی ئەمریکا لە تێکشکاندنی داعشدا ناو بردووە و باوەڕی وابوو نابێت واشنگتن دوای کۆتایی هاتنی شەڕ دەستبەرداری ئەو هاوپەیمانانە ببێت. کوردێکێک لە دۆستە باشەکانی لەدەستدا چکەمە دەزانین لە چەندین پرسی تایبەت بە کورد هەم لە کوردانی سووریا هەم لە کوردانی باشوور لینزی گراهام باشترین پێشنیازی پێشکەش دەکرد بۆ کۆنگرێسی ئەمریکا تاوەکو بەرگری لەو کوردانە بکە کە پێویستیان پێوێتەوە. بۆیە کورد پێویستە ئەوانەی کە پەیوەندیان بە عیلاقەی نێودەوڵەتی هەیە یاخود پەیوەندە نێودەوڵەتیەکان لە دەرەوەی هەرێمی کوردستان بەڕێوە دەبن پێویستە کۆنتاکتێکی باش دروست بکەن بۆ ئەو لۆبیەکە بپێتە جێگرەوەی لینزی گراهام بتوانێت بەرگری لە ئەم بابەتانە بکە یاخود بێتە لۆبیەکی بەهێز بۆ کوردانی نەتەوەکەمان. لینزی گراهام یەکێک بوو لە چالاکترین سیناتۆرەکان لە پاڵپشتیکردنی هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردووەوە تاو کاتەی کۆچی دوایی کرد. بۆیە زۆرینەی سەرکردە سیاسەکانی هەرێمی کوردستان و هاوڵاتیان و چاودێران هاوخەمی خۆیان دەربڕی بۆ گیانەدەستدانی بەو پێی بە پشت و پەنای کوردیان دەزانی لە گۆڕانکاریە سیاسەکاندا. دیارجەمال دەنگی ئەمریکا، هەولێر. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. بەڵێ هەر دەربارەی کۆچکردنا سیناتۆری ناوداری ئەمریکی لینزی گراهام لە سەرانسەری هەرێما کوردستانی ریاکسیۆن دەرکەتن هۆلێ. Di nav Kurdan de Graham wekû piştgir ji bo mafên gelê Kurd dihate nasîn. کە ڕۆحێک لە ئەمریکا جەستەی بەجێهێشتووە لێرە لە کوردستان زۆرترین کاردانەوەی هەبووە. ئەمەش بۆچی یعنی وەگەوەی کە ڕوونە لای هەمووان لینزی گراهام دۆستی دێرینی کورد بووە. دەبینین هەموو کورد لەسەر ئاسی شەقام لەسەر ئاسی سەرکردەکان لەسەر ئاسی پارچەکان ڕنگدانەوەیان یاخود خەمخۆریان هەبوو خەمباریان هەبوو بۆ لە دەستدانی لینزی گراهام بۆ پێیکەوە لە هەر کارە ساتێکە کە ڕووی داوە یاخود هەر کاتێک دۆخێک
بەرەوکی کوردی گرتووە هەم شەڕی داعش هەم ئەو دۆخی کە لە سووریا هەبوو گەلە کۆمەکردن لە کورد ئەم وەکو فریات ڕاست پرۆژه یاسایەکی پێشکەش کردووە یاخود کۆمەڵێک تەداخلات و کۆمەڵێک لێدوان و کۆمەڵێک با بڵێن وشەی هەبووە هەموو کات داکۆشی لە کورد کردووە یەکێ بوو لەو کەسانی کە تەشدی لەوە کردوێتەوە کە ئەبێت هێزەکانی پێشمەرگە پرچەک بکرێن پاڵپشتی و پشتیوانی هێزەکانی پێشمەرگە بچوو لەو کەسان یەکێ لەو داواکارانی هەمیشەی گراهام و کەسانی کە بە دۆستی کورد لە ئەمریکا ناسراون ئەمە جگەلەوەی کە بۆ پرسی ڕۆژاوای کوردستانیش بە هەمان شێوە پرۆژه یاسای ئامادە کردووە بۆ دۆخی ڕۆژاوای کوردستان بۆ مانەوەی کورد و پاراستنی پێگەی کورد دیارە ناوبراو لەوەتی هەیە بە هەڵوێستەکانی ناسراوە بۆ پاڵپشتیکردنی دۆزی کورد هەر لە کاتی سەرەتای جەنگی شەڕی دژی تیرۆستانی داعش کە داوای پرچەکردنی هێزەکانی پێشمەرگەی کرد و چەند جارێک ناوی کوردی بە هاوپەیمانی ئەمریکایە ناوە هاوپەیمانیە کە جێی بڕوایە. هەڵبەتە لە ماوەی ڕابردوودا ئەم سیناتۆرە کۆچ کردووە کاری گەورە و گرنگی بۆ گەلی کوردستان کردووە دەربارەی ئێش و ئازارەکانی میلەتەکەی ئێمە لە نزیکەوە ئاگدار بووە دەربارەی خەباتی پشتیوانی گەورە و گرنگی لە نێو کۆنگریسا بۆ کۆ کردوێتەوە بۆیە بەڕاستی ئێمە پشتیوانیەکی گەورەمان لەدەستدا لە ناو کۆنگریسا و لە ڕاستیە قەرەبووکردنەوەی وەک جۆرێکە لە زەحمەتی بەڕاستی. طبعاً کۆچی دوای ئەم پیاوە ئەم سیناتۆرە کۆچێکی ناوەختە بوو کەلێنێکی گەورەیشی دروست کرد لە سیاسەتی کوردی لە دەرەوەی وڵات ئێتر دەنگەکان بە ئاسانی بە باشی ناگا تا ئەم پیاوە بوو دەنگەکانی باش ئەگەیان کۆبوونەوەکانی ئەکرد هەوڵی ئەدا تا بتوانە وەزعی کورد هەر بەرۆکی بە شەڕ بگردایە ئەو ئاسانکاری تیا ئەکرد. کۆچی دوایی لنزی گراهام لە نێوان بەشێک لە کوردانی باکووریش لە تورکیا کاردانەوەی لێکەوتوەتەوە ئەمەش بەهۆی لێدوان و هەنگاوە سیاسیەکانی لە پەیوەند بە کوردانی سووریاوە. بۆ زانیاری لەسەر کاردانەوەی کوردان سەبارەت بە کۆچی دوایی ئەم سیناتۆرە لەگەڵ پەیامنێر ئەیوب دەمێر لە ئیستانبوڵەوە قسە دەکەین. ئەیوب کاردانەوەی کوردی باکوور سەبارەت بە هەواڵی کۆچی دوایی لنزی گراهام چ بووە؟ ڕاستین لینسی گراهام پشتی کو کۆچی داوی کرد ئەبکارم بێژم کو هەموو کوردên هەم باکوور هەم jî yê ku li nav Tirkiyeyê de dijîn û xemgîniyeka mezin ser wan de hate vekirin ji bo ku Lindsey Graham ji bo wan her gav wek piştgiriyek bû wek hêviyek bû wek armancek bû rastî koçî dawîkirina wî gelek xemgîniyekî derxist pêş me jî li ser vî nerî gel girt û vîdeoyek amade kir ana em vê vîdeoyê temaşe bikin ka gel çi dibêje. لینسی گرام دۆستێکی کوردە ئەم بمرناوی گەلێکی خەمگین بوون وەکی کوهونجی دزانن ئەگەر ژیانە خۆشی دەست نەدا ئەوێژی بۆ کوردان گەلێک تشتێ باش بکرا لێ مخابن ددەمێکی کو مەهێوی نەدەکرد ئەم خەبەر هاتژمەرە ئەمش بۆ ماڵباتاوی سەرساغی دخوازن لینزی گرام ji bo Kurda dostekî dijwar û birastî ji bo hinek gelê dinê jî yê rojhilata navî mesela ji bo Yahudiya jî dostek bû lê heya rojayî rojî ku ew helbestê li yê êrişkar li ser Kurda çêdikirin her tim hemberî wan disekinin ev tiştekî birastî pir rûmet bû ji bo Kurda li ser ew jî li ser Senatoya Amerîka jî yanî bandorek eviye pir mezin hebû yanî ev dixwast Lindsey Graham digot Kurd gele bê parastin nebînin gele em parastina Kurda bikin. Lindsey Graham jiyana xwe de ji desta arastî dikarim bêjim ku ew ê her gav di dilê Kurdan da ciyê xwe bigire. باشە ئێوە di nav Kurdan de Kurdê bakur me besta min yani heta kîjan radeyê Graham wekû sînatör wekû siyasetmedarek siyasetmedarekî Amerîkî tê nasîn? Rastî yanî divê derê de wexta ku em Lindsey Graham didin berçav wek parêzvanekî Kurdan jî li vê derê derket pêş ji bo ku rojhilata navîn da jiyan nekê zehmet bû Kurd diketin astengiyan Lindsey Graham her gav derdikete pêş ji bo wî jî hemû Kurd dikarin bêjim ku
يعني اف هولدان لينسي جراهام جنيزلا جد شوفاندن جارنا وقتا كو كرد كتن تنگاسی او ددیتن جبو جي لينسي جراهام لسری هما مو کردان دا جیکی خواه و جیکی باندورا که خواه ودایه یعنی تباهی کردان دا جیوی هبو. ئەیوب سپاس بۆ ئامادەبوونت ئەیوب دێمێ لە ئەستەمبوڵەوە لەگەڵمان بوو. بله کردین روژاواژی به خمگینی پیشوازی لنوچه کوچکرنا سیناتوری امریکی لنزی گراهام کرد او وکو یک جهوال بندن خوی ین هری بهز د کنگرسا امریکای ده دما شر دجی داعش و رژیم بشار الاسد دبینن جقامشلو پیامنیر امجد کردو او راپورت شاندیه لکولانین باجار قامشلو نوچه کوچا داوی یا سناتور امریکی لنسی گراهام نه نوچه یک اسایی بو شبو کردین لور گراهام نه تنه رومتکی سیاسی واشنطنی بو لیبل وکی هوال و پشتگیرکی دلسوز دهات ناس کرن ولاتین کودناوا سالین شرده هرتم گهددان داخویانی وی یه پشتگیریه ایرو هستین غمگینیه و انداهیه که مزن نشان دادن ایرو دروج تم بيستي ام قال لك كيم برعزون يعني شخصك وكوي انسان كولو دوستايا ما تكر ودلي بسر كرداوا بو يعني كيم كسي ولو بشتغريا ما بكش دولو جان قافا ما بيحس زغل كي بيعايشو راستي يعني كيف ما قال كي في زامير دا جبر بشتغريا كردا بشكل عام ذكرت يعني مواقفه وكردار كرن قال كي باشون وكيف هايش كردار ده هذا مشروع فيدا ويتشيكر اف غمگینی گالری راست راست آستین بلند این سیاسی و لشکری ریوبریا خسر ده جی دنگ ودا فرماندار گشتی یه هیزن سوریا دموکراتیک حسده مظلوم عبده و سروکا تکلین درو ین ریوبریا خسر الهام احمد پیام سرساغی بلاف کرن عبده لسر حساب خوی اکس دیار کر کوپشگیریا گراهام آن نهجک جبو کردان دیروک ده ور نفساندن هروها الهام احمد بالکشاند سر رولاوی یا باندوردار پاراستنا اولهی و آرامیا ناونتوی و هرمی ده هیدما مرا مروفگی وسا ونداده که مرا خمگین دبه پیوستی به مروفین وکه لنسی گرام گلکی هنه ام هیوی دکن حوالی کو پیر کار کرنه جی سناتورا وکی دن سیاست مدارا ریکاوی بشوپینن تایبت ام کرد ام راستی کمکوژیاتن راستی سیاست قرکرنتن دیروکا سناتور گراهام تجیه به هلوستین تند لدجی ایریشن لسر هریمن کردا ددما ایریشن ترکیه یا لسر سریکانی دجوتمها ده 2019 ده و همو ایریشن دنده ویدنگ خوال واشنطنی بلند کر دا کو پاراستنا گلی کرد بکه چاودرن لهریم دبینن کورولا گراهام دگهاندنا دنگ کردان ده به هم پابو چوناوی کوچاینی داوی براستی تکچونک بوش بو کردان او یک جی کسین کم بون قدره بریا امریکی ده پشتگیریا کرداب آوایی که اشکره و فکرید کرن هلبتوی باندورا مرنای سر کردها بو روشاوانی سیاسی نه تنلی روش آوال باشور باکو روشلاجی شبرگو یک جی پشتوانی سرکه بو بنارینین خواه بداخوازین خواه یکو بو باندور بون دناوا رایا گشتیا امریکاید چاودر دبیجن کل روش آوای کردستانی ناوی لنسی گراهام دی هر دم دبیرا گل کرد زندی بمینه رونشتوان قامشلو سرکردین وی لسروی راستیه لحف دکن کو گراهام دی دمین تاری دا روناهی هلبجارد او چویناوی دی کنگرس امریکی دا والهی کمزن دهیله لی هلوستین وی ین برومت دیوکی دیدوانکی دیروکی بمینه کو کردان لواشنطنی حوالکی وها هبو کو تجاری او بتنی نهشتن امجد کردو دنگ امریکا قامشلو
ئەمڕۆ زۆربەی باسەکانمان سەبارەت بە سێناتۆری کۆچکردووە لنزی گراهام بوو وەک ڕێزێک لە هەوڵەکانی بۆ پشگیری دۆزی کورد و تێڕوانینی بۆ ئەو پرسانەی کە پەیوەندیان بە کوردەوە هەبووە. بەڵام بیرمان نەچێ مێژووی خەباتی سیاسی کورد دەگەڕێتەوە بۆ ئەو کەسایەتی و ڕووداوانەی کە دەیان ساڵ پێش ئەمڕۆ ڕەوتی ئەم خەباتانەیان لە قاڵبدا. ئەمڕۆ 37 ساڵ بەسەر یەکێک لە ڕووداوە خەمگینەکانی مێژووی هاوچەرخی کوردانی ئێران تێدەپەڕێ، ئەویش تێرۆرکردنی دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو سکرتێری گشتی ئەو کاتی حزبی دموکراتی کوردستانی ئێران لە ڤێنای پایتەختی نەمسایە ناوبراوە و دوو هەواڵەکەی بە ناوەکانی عەبدوڵڵا قادری ئازەر و فازڵ ڕەسوول لە کاتی بەشداریکردن لە کۆبوونەوەیەک بۆ تاوتوێکردنی چارەسەری سیاسی پرسی کورد لەلایەن ئێرانەوە تێرۆرکران. دوای نزیکەی 4 دەیە ئەم دۆسیەیە هێشتا وەک یەکێک لە دۆسیە یەکلانەکراوەکانی ئوروپا ماوەتەوە و بەبێ ئەوەی بکەر و تاوانبارەکان ڕوبەڕووی هیچ سزایەک ببنەوە. حزبی دموکراتی کوردستانی ئێران ئەمڕۆ لەم ساڵ ڕۆژەدا جارێکی دیکە جەختی لە ڕۆڵ و میراتی سیاسی قاسملوو کردووەتەوە و وەک یەکێک لەو کەسایەتیانە کە جەختی لە دیموکراسی و مافەکانی کورد و چارەسەری ئاشتیانەی ناکۆکیەکان کردوێتەوە یادیان کردوێتەوە. بەلێگەلی بینەران گرژی و ئالۆزی لە تەنگاوە هورمزێ و سەرانسەری ڕۆژهەڵاتە ناوین دناوبەرە ئەمریکا و ئیرانێدا بەردەوام دەبن. دەدەمەکێدا و فەرمانداریان ناوەندیە ئەمریکای ئانکو سنت کام پێلەکە نوویە ئێریشێن لە دژی ئارمانجێن ئیرانێ بداوی کرد. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ دەبێژە و دۆرپێچا لەسەر ئیرانێ ئەو جارەکە دن ڤەدگەرینە. نەهاش بۆ شروڤەکردنا ڤان پێشکەتنên dawî şükriya Bradost bi spora ewlekariya navneteweyî ji vir ji Washington bi meraya şükriya xanim tu bixêr hatî bi zêdebûna asta şer têkçûna agirbestê û herûha vegerandina dorpêça li ser Îranê gelo niha rewş dîsa vegeriyayî wekû ya berî imzekirina ya deşnameya li heftê gihiştinê ku berî mehekê hate imzekirin? Em bersîv bi Kurtî eriye. Em vegeriyana serberê vê îmzakirina ew MOU yan têgihiştina ku navber her du aliye hebû. Çunku eger bera xwe bideyî va têgihiştina komala şert û mercek hebûn ku her du aliye çi Amerîka çi Îranê ew şert û merce nebe pêkirin. Ji çawa destpêkir ji Komara İslamiya Îranê destpêkir dema ku hêrîş kire ser keştiyê ku neft û gaza Qeterê û nefta Saûdiyê di aliyê behriya Emanê de derbas kir. Dema hêrîş hata servan keştiyê commercial yan ticarî ya ku aborî bûn ev bû sebeba wê yekî ku Amerîka ji bersîv bide. Bersîva Amerîka ne tenê bi serbazî bû bi hêrîşa sendkamê ser bingehê serbazî Îranê bû lê vegerandina hindek ji van dorpêçet aborî ser Îranê bû ku ev dorpêçet aborî beşek bûn ji rêkeftina yan ew rêkeftina çarde xalî beyna Îran û Amerîkayê bû ku Amerîka çi dorpêçê aborî navegerîne ser Îranê lê dema tu bera xwe de hem destpêkirina hêrîşê serbazî hem vegerandina ablûqet aborî dibêjte ev rêkeftin em dikarin bêjin rêkeftin mirî em vegeriyana ser xala destpêka dubare danûstandina ser vê yekê lê pirsiyar ev e aya em digerîne ve ser vê yekê alî bixwazin guftûgoya bikin danûstandina bikin bigerîne ser rêkeftinekî yan lê têgihiştinekî bawariya min vê carê zehmettir e çunku niha hem dorpêça ku ser behrî heye ser Îranê îro Trump carek dî vegeran hem hêrîşê van ser bingehê serbazî Îranê berdewam in ku ev hêrîşane bawariya min şibhandinek ez tê de dibînim şibhandina başûra Îranê bi şibhandina başûra Libnanê tê de berçav kirin. Yanî gelek car em dibêjin hêşa şerê sê dest pê nekiriye lê tu bera xwe de başûrê Îranê parêzgehê ku di başûr danin dibin hêrîşeka gelek serbazî û bingehê serbazî Îranê ji gelektir ji vêrê dane hêrîş dikene ser gerûya tengava Hurmuz. Başa şükriya xalim yanî niha agirbest nema ev li heftêgihiştin xuyayî nemaye û dorpêça deryayî carekê din vegeriya li gor axaftinên Serok Trump. Niha çi tê çaverê kirin ku asta şer bilindtir bibe yan yanî çi guhertinek heye ku di qonaxa borî de ji destpêka şer ji 28 Sibatê de nebû. ام دەستپێکە شەری حتەنها me çend qonax tê peran. Qonaxa ku dewletê erebî bi hemû hatine bin hêrişa Îranê, qonaxa rêkeftinekê, qonaxa bêjin agirbestekê, qonaxa herê dawî berê vî şerî, berê vê destpêkirina hêrişa serhev, qonaxek bû ku bi bariya min Komara İslamiya Îranê karî bû ku dewletê erebî bikete du beş. Dewletê ku gel Komara İslamiya Îranê pêwendiyê baştir henin, dixwazin rêkeftinek hebît ve ku Amman
عمان قطر حتی رادای کم تکارم بجن سعودی جا ایران نزدیک ببو و دولت وکو کویت و بحرین و امارات دور کردم یعنی کربونه دولت نافچه دولت عربی کربونه دو باش دولت دژی ایران دولت کاتکارن هفکاری ایران بکن لی پشتی او هیریش ایران که من گفت سر کشتی گاز قطر که پیوندیه بگل ایران گلک باشتر بو یعنی بین ایران و امریکا درسته نوع پاکستان وکو دولت کات خاص وکو او رکفتنی درست کرده لی دور سرکی و اساسی دور قطره بو دما ایران هیریش دکت سر قطره دما که انها او هیریش حوثی سر سعودی دبینن که هرتن کدی هاتیه پیش او گوهرتن چیه او دستکفت که ایران حتی رادای کم تکارم بیشین دولت عربی کربونه دو باش نها دولت عربی جاره که هف گرتن نها بونه یک برانبر به هریش کمار اسلامی ایران دبینن که اگر بینو کمار اسلامی ایران بخوازی توله وکد برانبر به هریش امریکای جاره گی دگرت اصلا دولت عربی نتنه امارات نتنه کویت و بحرین دیت اصلا قطر عمان لیره گله گرینگ دور عمانی چون عمان به همون شوازه که حول خدا کو بکاری گل ایران کفتنه که بکه سر برنا هرمزلی تشتاق ایران برانبر عمان کرد اول کو لیر حکمدار ازم تو نکاری چه تصرفه که چه اکتی که برانبر به او آوا بحریات بخواه عالی سر بخویه والات عمان خسته جیر پی لیر بسیار اول چما ایران ناو و دولت همیه هریش کریه هریش نکریه سر اسرائیل لیر دیگریت برسی و پرسات دیتا هولی اوجی اول کو هریش نکرن ایران بو اسرائیل اوید گهینید که نا خازن شرک مازن دست بی بکد دو خازن شر هشتا بین امریکا و ایران دوی قناقی دا بمینه بو امریکا وی قناقی که وصل باری من بال اول سرکفته قالو افسد شکریه خانم کو حتی ها اسرائیل جی وی جارید وی قناقی دا بجداری شر نبویه جخواه چون باشدار نبیه چون هریش نه سر اسرائیلی برای خب بدن هریشت که ویجاری کمار اسلامی ایران حتی سر اردن هریشه که گله که بهیز ویجاری جدا جارن بری سر اردن هریش گله که جار مازن هاته کرنه لی تنها جیه که کامبیژن که هریش نه هاته سر کرنه باشا اسرائیلی بو او پرسه به هند برس و من که ایران ناخوازید بشتقونا که نویا شرید شرای سید است بکرد اما هریشی بکرد سر اسرائیلی هریش اسرائیل برسی و اسرائیل دیورگیری وقتی که اسرائیل به ناو برسی و ایران بدد هنگی هم کارم بشن شرک نو دست پی بکرد و امریکا د پشگیری اسرائیل دا به شکل بیت هیزه که مصر بکار بینید لیچما بجم نهاد برجاندی که قناق نها هیا امریکا کاری حتی راده که گلک بابت هیزه لیره بالانس هیزه ایرانی که به دستینان دبید بگو هریته اوجی چاوه دما تو برای خود دی آلی آبوری جارک دی آبلقا آبوری و گریان بلاکت یان گریدان بحری جارگی و گریا کمار اسلامی ایران نافخود روی آبوری و باردوخه که گلک خراب دایه او رکفتنا که بین ایران و کمار اسلامی ایران هوا رکوت کرد که گلک پاره ایران و گریدلی به شاشی سیاست کمار اسلامی ایران او رگرد دالی اگه امریکان ها به همون شوازه که دما که کمار اسلامی موشکه که یا درونه که یا فروکت به فروکوان بشینید سر کشتیه که ناف هرمز دا امریکا بلیدان طولهلدان امریکا گلکی به هستره برای خب دن سنت کام حتی نها گلکتش 300 بنگهت ایران داینن پولت یا ریکت نوبر دولت دوربر ایران و که ترکمنستانش لیدایه یعنی پرا بینا ترکمنستان ایرانش لیدایه او دخوازی چه پیامک امریکا بشینید امریکا دخوازی بجید اگر بتو از ریکا بحریش تبستینم بگیرم اگر تو به تو به بردوام به ریکا ارزی دا ریکا آخه دا تو پیوندیت خود گل چینه بردوام که یا دولت دی از به ریکا آخه جیجه تبستینم که او پرا بینا ترکمنستان ایرانی که جوا آمانجت امریکای بود بله شکریه خانم راستیجی گلک پیشهات دفان روج و دمجمێرên dawî de gav tên guhartin gelek spas şükriya bira dost pispora ewlekariya navnetewî te mara bûjvir ji Washington spas gelek spas بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان نەرینێن جیاواز لە دۆ ڕوودان خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆچوونەکانی ئێوە بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا
ناوچەیە واشنگتن بلەس و ورگیلی دگهینن وە دەنگێ کوردان لە دڵی واشنگتۆنەوە. لە کاتێکدا عێراق هەڵدەدا پەیوەندی استراتیژیەکانی لەگەڵ واشنگتۆن بەهێزتر بکە، سەرۆکوەزیرانی عێراق عەلی زەیدی لە گەشتێکدا گەیشتوتە واشنگتۆن و سبەی لە کۆشکی سپی لەگەڵ سەرۆک دۆناڵد ترامپ کۆ دەبێتەوە. چاوەڕوان دەکرێت لە دیدارەکەدا بابەتی پەیوەندی سیاسی و ئەمریەکان و بەرهێنان وزە و داهاتووی پەیوەندی نێوان ئەمریکا و عێراق هاوتوێ بکرێن پێکەوە. راپۆرتێکی پایەمنێر هونەر ئەحمەد لەم بارەیە دەبینین. لە کاتێکدا عێراق لەژێر گوشارێکی توندی ئابووریدایە. بەرەبەیانی ڕۆژی دووشەممە عەلی زەیدی سەرۆکوەزیرانی عێراق بە سەرۆکایەتی شاندێکی باڵا بەرەو واشنگتۆن بەڕێکەوت. خەڵکی خوازیاری ئەوەیە ئەم سەردانە دەرگایەک بەڕووی عێراقدا بکاتەوە و هەنگاوێک بێت بۆ سەروەری لە بڕیارە سیاسی و ئابووریەکانیدا. نطلب منا أن يكون العراق مستقل. داوایان لێ دەکەین کە عێراق سەر بە هیچ لایەنێک نەبێت، وڵاتانی دراوسێ و ئەملاو ئەولامان دەستێوەردان نەکەن. ئێمە لە ساڵی 2003 و 2004ەوە تا ئێستاکە دواکەوتووی وڵاتان بووین. نابێ برا، ئێمە بەدەست خۆمان بەرگری لە خۆمان دەکەین. بەشێک لە چاودێرانیش پێیان وایە هەموو سەرۆکوەزیرانەکانی پێشوو سەردانی ئەمریکایان کردووە، بەڵام ئەنجامەکەی پێچەوانەی چاوەڕوانیەکان دەرچووە. لە وەڵامدا بەرپرسانی حکوومەتەکەی زەیدی جیاوازی ئەم سەردانە لەگەڵ سەردانەکانی ڕابردوو دەخەنە ڕوو. ما يؤشر على هذه الزيارة بأنها تختلف. ئەوەی ئەم سەردانە لە سەردانی حکوومەتەکانی پێشووی عێراق جیا دەکاتەوە ئەوەیە کە ئەجێندا سەرەکیەکەی ئەجێندایەکی ئابووریە. پشت بەخوا ئەوە دەبێتە بنەما بۆ واژۆی ڕێککەوتنی استراتیژی هاوبەش لە گەشە پێدان و وەبەرهێنان لە بواری وزە. التنمية والاستثمار والطاقة. سەردانەکە 6 ڕۆژ دەخایەنێ، بڕیارە چەندین ڕێککەوتن و لێکتێگەیشتن لە نێوان ئەمریکا و عێراق و واژۆ بکرێت. ئەو مەلەفانەی زەیدی لەگەڵ خۆیدا بەرەو ئەمریکا دەیبات قورسترین ئەو مەلەفانن کە لە ماوەی 23 ساڵی ڕابردوودا سەرۆک وەزیرە یەک لە دوایەکانی عێراق پێیان چارەسەر نەکراوە. هەر بۆیە دوێنێ لەگەڵ لایەنە سیاسیەکان کۆبوویەوە و ئەجێندای سەردانەکەی خستنە پێش و داوای پاڵپشتی لە هەمویان کرد. والتزم بتطبيق التشريعات بأمان. بەشێک لە پەرلەمانتارانی دەرەوەی کۆتلە سیاسیەکانی هاوپەیمانێتی بەڕێوەبردننی دەوڵەت نیگەرانن. دەڵێن دەبوو زەیدی ئەجێندای سەردانەکەی بهێنایە نێو پەرلەمان، لەوێ تاوتێ بکرایە، نەک لەگەڵ بەرپرسانی باڵای حیزبە سیاسیەکان. طلبنا من السيد رئيس الوزراء. داوامان لە سەرۆکوەزیران کرد کە کارنامەی سەردانەکەی بۆ ئەنجومەنی نوێنەران و ڕای گشتی ڕوون بکاتەوە. شێوازی سوپڕایزمان نابێت سەرۆکوەزیران بچێ بۆ ئەمریکا و ڕێکەوتن واژۆ بکە، عێراق پێوە پابند بێت، دواتر بێتە پەرلەمان. ئێمە دەمانویست پێشتر وردەکارەکەی بزانین. نطلع على التفاصيل. گرنگترین ئەو مەلەفانەی کە گفتوگۆیان لەسەر دەکرێت بریتیە لە چەکدانانی گروپە هاوپەیمانەکانی ئێران، پرسی ئابووری و درێژەدان بە چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لەگەڵ ئامادەکاری بۆ کۆتایی هاتنی ئەرکی هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش لە عێراق. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، بەغداد. دادگەهێک ئەڵمانیا ئیرۆ دوشەمێ جەزا لە دوو ئەندامên berê yên rêxistina Daeş ya terorist bê tewanên dijî îzîdiyan birîn. Dadgeha bilind ya herêmî lê Mûnîxê cezayê zindankirina heta-hetayî li mêrekî û zindankirina 9 sal û 6 mehan lê hevjîna wî ya berê birî ji ber tewanên genêsîdê, tewanên şer û her wiha tewanên dijî mirovahiyê derheqê êzîdiyan de dema ku Daeş li Iraq û Sûriye hinek dever dagîr kiribûn. Dadgehê ek eşkere kir ku her du tewankaran du zarokên êzîdî wekû kole li cem xwe girtibûn. Li gor belgeyên dadgehê mêrê tewankar her wiha destdirêjiya seksî ya her du keçên êzîdî bi awayekî berdewam dikir.
لسوریه پارلمانا دمکی بۆ جارێکی ڕۆژا یەکشەمێ ڕونشتنا خۆیان یەکەم پێکانی ئەف جارە یەکەمە ji دەماڕۆخواندنا ڕێژیما بەرەیە سووریە و ئەنجومەنا گەل لە وەڵێت کۆم دەبە ڕونشتنا یەکشەمێدا سەرۆکەک و دوو جیگر بۆ پارلەمانێ هاتن هەلبژارتن ئالیên کورد نەرازیبوونا خۆ دەربارێ van ئەنجامان نیشان دەدن پەیامنێر ئیڤان حەسیب ji قامشلۆ ئەو راپۆرت شاندیە درونشتنا یەکەما ئەنجومەنا گەلیا سووریێدا سەرۆکێ پەرلەمانتۆیە دوو جیگرن وی و سەکرەتێرێک هاتن هەلبژارتن. پەرلەمانتەرên کورد عەبدولحەکیم بەشار 10 دەنگ و رەنگین عەبدۆ jî 23 دەنگ ji 210 دەنگان وەرگرتن û nîkarîn di seroketiya encûmenê de kursiyek bi dest bixin. Ekrem Hesên endamê emîndariya giştî ya Encûmena Niştimanî ya Kurdî Enekesê dibêje ku hikûmeta demkî bingeha dewletek navendî datîne ji ber vê yekê demokratîk û hevkarî bi Kurda re têde peyda nabe. Kurd jî nehatine dabeşkirin di her sê sultata de neya tenfîzî û neya teşriî û neya qedaî Sûrî dûrî hemûkî ketin. Merakizê siyadî di Hindurê Sûrî de hemû di distê vê desthilatdarê di distê ji rengekî ye ji Heyet Tehrîrî Şamê heta ev 5 sal derbas nebin min e bawera ne hilbijartin şê bibe û ne beşdariya Kurda bu şeklê şeraket wek pêkhatekî sereke Hindurê Sûrî de pêk be. Serokê Partiya Aştiya Demokratîk a Kurdistanê Talal Mihemed got partiya wî li gel 20 partiyên din ên Kurdî got yek ji wan jî Partiya Yekîtiya Demokratîk PYD bû hilbijartin boykot kirbû dibêje got divê Kurd li dijî berdewamiya paşguhkirina wan ji aliyê hikûmeta demkî ve helwestek nû nîşan bidin. Civîna dû jî de yani ha diyarkirin ne kursîk da Kurda wekî pêkhatiyek sereket Sûrî de kêmanî gerek cîgerê serokên Parleman Kurd bana gerek ew êgok bûn nûnerê Kurda di Parleman de gerek xwensîha bikirina û muracaek wekî Kurd ji vê meselê bêkirin ji niv re çawa karibin danûstendereke vê hikûmeta demkî bike ser bingeha got Kurd wekî mileteke ser erdê xwe û mavê mavekî destûrî ye. Mafnasê Kurd Ezîzbiro bawer dike ku hin welatên herîmî destwerdanê bi awayê danûstendina hikûmeta demkî bi doza Kurdî li Sûriyê re dikin. Hilbijartin li Sûrî çê nebûne fe îrada miletê tezwîrkirin îro bi riya vî parlemanî re ji ber wil û em karin lê binarin siltak istîşarî bes ev silta istîşarî jî wek dibêje nikarî bû edaletê di navbera pêkhataya tê diçêke heta ana ev hikûmeta Şamê تأكيد دكن إنه باوريا واب ديمقراطية ناية أف حكومة يعني بريارة ويج درفتي وخياي أطراف إقليمية هنا أف أطرافنا ري نادن برسكريكا كردي لسوري شارة سرببه هجمارا اندام کرد پرلمانتویا سوریه ده جه 210 کسان 12 کردن. اف ریجه جه 6 درباس نابه و اف یک جی دلگرانی لجمرایا گشتی و پارتی و آلیین سیاسی کردی لسوریه چکریه. ایوان حسیب دنگ امریکا قامشلو بله گلی بینران چالکی انجام جهانی یا فیفای هدی بر بداویه و دچن و اف جیته و واته کو آستا جوش و کلجانی بلندر دبه دو قوناغا نی فینالی ده سبه سه شمی لیسکا فرانسا و اسپانیای لستادیوما باجار دالاسا تکسای لدار دکه و دوی پیشبازیا هر دو تیم مزینین اوروپای ده تی چاورکن کو همو 108,000 کرسیین استادیوما دالاسی به حسکرین فوتبولی تجیب به فرنسا هیوی دکه کو بسرکفتنه که لهمبر تیما الماتادور بو جارا دوم لدو هف جه خود ماچا داویا جاما جیهانی دم سوگر بکه. اسپانیا جیده هول بده کو بدرخستنا وی لیستیکا لگل فرنسایه جارا کدن خو بگهینه لیستیکا فیناله و دستکفتا بدرخستنا جاما جیهانی یا 2010 لافریقا باشور دوباره بکه. روژا چهارشنبه جی جاوین جیهانی دچن سر استادیوما باجار اتلانتا لامریکای جهه کودی میوانداریا لیستیکا دنیا نی فیناله دناور ارژانتین و انگلترا ده بکه. ستيرا أرجنتيني ليونيل ميسي وهوالين خوا دي هول بدن كو بسركفتنه كي دفي ليستكي ده جارة كدن بيج هيجان قوناغا داوي وهيفيا باراستنا قهرمانيا جاما جيهاني جارة كدن زندي بكن. بله گلی بینران به وی که جیم گهشتن داویا برنامه یا خو ایرو 22 پوشپرا 2726 به سالا کردی بود که و 13 تیر ماه 2026 یا زاینه حتی جاره کدن ببینند خیر و خوشیه ده.
هەر شاد و بەختەوەر بن.